لەلایەک پرۆسەی ئاشتی و لەلایەک هێرشی درۆنی و لەلایەکیش ئاهەنگ و خۆشی هەمووان چاوەڕێ بوون لەگەڵ دەستپێکی پرۆسەی ئاشتیدا ئەوەی کە تورکیا پێی دەڵێت تورکایەکی بێتیرۆر چیتر گوێمان لە دەنگی درۆن و بەردومان نەبێت بەڵام ئەم ڕۆژارێکی تر سوپای تورکیا لە ڕێگەی فڕۆکەی بە فڕۆکەوان ناوچەیەکی لە سنووری پێنجوێن بۆردومان کردووە و تیایدا ئۆتۆمبیلێکی جۆری هایلۆکسی بە ئامانج گرتووە و کە دوو کەس ناو ئۆتۆمبیلەکەدا بوون و یەکێکیان هەر لە شوێنی ڕووداوەکە گیانی لێزداوە و یەکێکی تریشیان بە سەختی بریندار بووە. ئەوەی پێویستە بیزانی لە دوای ئەوەی کە پرۆسەی ئاشتی کەوتە سەرپێ لە یەکی سێوە سوپای تورکیا هیچ بۆردومانێکی بۆ سنووری پارێزگای سلێمانی ئەنجام نەداوە واتە لە دوای یەکی سێوە ئەمە یەکەم بۆردومان بووە کە سوپای تورکیا ئەنجامی بدات و لە دوای لەم مانگەشداوە یەکەم هێرشی درۆنی بۆ لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئەنجامی بدات. ئەم پرۆسەیە بە هەر شێوازێک بە کاریگەری هەیە ئەوە تا لە باکووری کوردستان باس لەوە دەکرێت و پێ ئەو ڤیددیوانەی کە هەنا کە ئاژانسی هەواڵی فرانس فرێس بە دوایچوونی بۆ کردووە پرۆسەی ئاشتی کاریگەری هەبووە لە ڕووی بژانەوەی کۆمەڵایەتی لە باکووری کوردستان بە تایبەت لە قەرەباڵغبوونی ئاهەنگەکانی هاوسەرگیری کە لەوێ کوردان بە جلوبەرگی کوردی و بە گۆرانی کوردی شایی و هەڵپەرچێ دەکەن و چیتر وەک جاران سوپا یاخود هێز ئەمنیەکان هەڵناخودنە سەریان و دەستگیریان ناکەن. وردەکاری هەموو ئەم بابەتانە لە 1964 دۆتکە یاڕدیدا هەیە خوێنەریان بن.